ئێستا بەپێی یاسا ئاسۆ فەرەیدون پارێزگاری سلێمانیە بەڵام مۆڵەتە. بەپێی ڕێکەوتنی سیاسی گۆڕان و یەکێتیش هەڤاڵ ئەبووبەکر پارێزگاری سلێمانیە بەڵام مەرسومی سەرۆکایەتی نییە و ناتوانێت دەست بەکار بێت. سەردار قادریش هەڵبژێردراوی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و قبولکراوی وەزارەتی ناوخۆیە بەڵام ئەویش دەستی لە پۆستەکەی کێشایەوە. ئێستا لەم سێ کەسە کەسێکیان لێرە نین ئیمزا بۆ هاوڵاتیەک بکەن. ئەم هاوڵاتی هاتۆتە بەردەم بینایی پارێزگای سلێمانی بۆ ئەوەی مامەڵەیەکی بۆ جێبەجێ بکرێت بەڵام وەک خۆی دەڵێت پێیان وتووەکەی پارێزگاری نوێدانرە ئەو کاتە سەر بداتەوە مامەڵەکەی بۆ جێبەجێ دەکەن. من کتابم لە 24 مانگ و کتابێکیان بۆ کردوم بۆ لای کاک سەردار قادر بۆم ئیمزاکە. ئیسان بەیانێ چوون کتابەکەیان بە بەتاڵی داوەتەوە دەستم مەڵە کاکە کە ئیمزای نەکردووە. لێرە ئەڵێ کاکە بڕۆ چاوەڕێ بکە هەتاوەکو محافظ یەکدانێ کەی ئەو کاتەی بۆ ئیمزاکە دوای وەرەبووی. آخر ئەوە حەقا ئەوە ڕاستەوە لەم شارەیە کرێت. لە ماوەی 2 ساڵ و نیودا 3 کەس لەم بینایە وەک پارێزگاری سلێمانی هەڵبژێردراون بەڵام ئێستا هاوڵاتیانی سلێمانی نازانن کێ پارێزگارە و کێشەکانیان ببەنە لای کێ. من لەم ساتەوەختەوە دەست لە کارە کێشمەوە کە نەتوانم. ڕۆژی دووەم مانگە سەردار قادر لە بری پارێزگاری سلێمانی دەست لە کارکێشانەوەی خۆی ڕاگەیاند. نامەی دەست لە کارکێشانەوەکەشی لە ڕێگەی فراکسیۆنی گۆڕانەوە بە فەرمی پێشکەشی سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگا و وەزارەتی ناوخۆ کرد. کشانەوەی ئێمە تەنیا بۆ ئەوە نییە بەردێ بخەینە گۆمێکەوە، کشانەوەی ئێمە بۆ ئەوەیە کەیسە گشتەکان بجوڵێنین، هەوڵ بین بە یەکەوە کار بەیەکەوە بکەین، بەرنامەی گشتی دروستکەین، داواکردنی لامەرکەزیەت، نەهێشتنی سڵتەی مرکزیەتە بەقەد ئەوەی کە پێویست بەمانە بە یەکەوە کار بکەین و خزمەتگوزاری دروست بکەین. جێگیری سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت لە کۆبوونەوەی داهاتووی سەرکردایەتی هاوبەشی گۆڕان و یەکێتیدا بزوتنەوەی گۆڕان پرسی پارێزگار و حکوومەتی خۆجێیی سلێمانی یەکلایی دەکاتەوە. کۆبوونەوەیەکی هاوبەش هەیە لە نێوان سەرکردایەتی هاوبەشی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر سەرجەم پۆستەکان لە ناوی شانە پۆستی پارێزگای سلێمانی ئەوە یەکلاکەرەوە بێ و لە ڕۆژانی داهاتووە خۆتان نەیبیستن. لەسەر شوێنگرەوەی سەردار قادر سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت ئەنجومەنی وەزیران و وەزارەتی ناوخۆ دەتوانن تا کێشەکان یەکلایی دەکرێنەوە کەسێک بە وەکالەت بۆ ئەو پۆستە دەستنیشان بکەن. ئەنجومەنی وەزیران وەزارەتی ناوخۆ دەتوانن بەڕێز کامەر قادر بە وەکالەت یان لە جیهات بە هەمان ئەو پۆستەی کە کاک سەردار هەیبوو بەو شێوەیە لە شوێنی پارێزگاری سلێمانی دامنێ بۆ ڕایکردنی هەموو کارەکانی پارێزگای سلێمانی بۆی کارەکان نەوەستێ بە تایبەتی هەم لە ناحیەکان و لە قەزاکان و لە مرکزی سلێمانی و لە ئیداری ڕاپەڕین و گەرمیانی شکامانە پێویستیان بە واژەی پارێزگاری سلێمانی. 30 نیسانی 2014 هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم بەڕێوەچوو. دوای 8 مانگ بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان پۆستی پارێزگاری سلێمانیان 2 ساڵ بە 2 ساڵ لە نێوان خۆیاندا دابەش کرد. لە 2 ساڵی یەکەمدا ئاسۆ فەرەیدون و لە 2 ساڵی دووەمدا هەڤاڵ ئەبووبەکر بە پارێزگاری سلێمانی لە ئەنجومەنی پارێزگادا هەڵبژێردران بەڵام بەهۆی ئەوەی بزوتنەوەی گۆڕان ڕازی نەبوو بارزانی مەرسومی سەرۆکاتی بۆ هەڤاڵ ئەبووبەکر دەربکات سەردار قادری دەستنیشان کرد کارەکانی پارێزگار بەڕێوە ببات. ئاواد مەحمودیان ئاتی سلێمانی.